ئێمە لە کۆنگرە دروشمی نوێبوونەوە بووە. نوێبوونەوەش بۆ خۆی جگەلەوەی لە سەرکردایەتی ئێمە لە قیادە ڕەنگی داوەتەوە بەڕاستیە بێ لە خوارەوە ڕەنگ بداتەوە و ئەبێ ئێمە بەکردەوە بیسەلمێنین تەنها بە دروشم نەبێ بەکردەوە بیسەلمێنین کە ئێمە هەم بەرنامەی تازە بە دیدی تازە بە پرۆگرامی تازە ئەچینە خوارەوە و تەرجەمەی ئەو نوێبوونەوە کە لەژێر ئەو دروشما کۆنگرە بەسراوە ئێمە لە خوارەوە تەرجەمە یەکەین. کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆنگری نوێبوونەوە ناوی دەرکردووە و بە دڵنیاییەوە کۆنگرەیەکە کە هەموو کادیران و هەموو خەڵکی کوردستان چاوەڕێی ئەنجامەکەی بوون و بە خۆشحاڵیەوە کە سەرکردایەتیەکی نوێ بە پەیامێکی نوێ بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە هەموو بیرۆڕاجیاوازەکانەوە کە هاتۆتە مەیدان بۆ ئەوەی کە خزمەت بکە بۆ خەبات بکە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان لەو مافانی بێبەش نەبێ کە مافی خۆیەتی چ لەناو عێراقداوە لە چ لە وڵاتانی دەوروبەر تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پەیامانی کە ئەیدا بەگوێی خەڵکە بەهۆی سەرکردایەتی نوێیەکەیەوە ئەمە هەروە بە ئاسانی و هەروە بە شێوەیەکی سانە نەهاتۆتە ئاراوە بەڵکو بە ئەزمون و بە خەباتی پێشووی و سوودوەرگرتن لەو ئەزمونانی لە پێشوودا هەبووە. ئێستا ئەم سەرکردایەتی نوێ هەوڵەدا کە بە فکری تازە بە عەقڵی تازە بە تێکۆشانی تازە کار بکا بۆ ئەوەی کە مافە ڕەواکانی گەلی کوردستان بەدەست بهێنێ. سەبارەت بە سنووری ئێمە و ناوچە کێشە لە سەرەکان دیارە ئەو ناوچانە ناوچەی گرنگن لە ڕاستیەوە جێی بایەخی یەکێتی نیشتیمانی کوردستان و قیادەی یەکێتی بووەوە لە ڕابردووشە بەکردەوە سلمێنراوە کە بەشێ زۆر لە دەنگەکانی یەکێتی لەو سنوورە هاتووە بۆ یابێ یەکێتی گرنگی باش بەو سنوورانە بدا. پەیامێکی زۆر ڕوون هەیە کە ئێمە وەکو سەرکردایەتی و هیچ کەسێکی لەوانی کە لە سەرکردایەتیان دوو دڵ نین و هەر هەمووشمان پێکەوە کارمان کردووە هەمووشمان پەیامەکانمان دەکەینەیەک بڕوا بکەن کە هەموو بیرکردنەوە هەوڵەکانمان بۆ دەستەبەرکردن و پاراستنی ئەمنیەتی ناوچە دابڕێنراوەکانە و بۆیە هەر لێرەوە من باسی ئەوەکەم کە ئەم حکومەی کە ئێستا لە ناوچە دابڕێنراوەکاندا هەیە حکومێکە کە بەڕاستی دەبێت هەڵوێستەی لەسەر بکەین. دیارە ئەگەر بە کورتی لەسەر وەزعی خورمات و قسە بکەین خورمات و قسایەک بۆ سەر بە کەرکووک لە ڕابردووە بەڵام بەداخەوە لە ساڵی 76 بە مەبەستی تعریب هەم خراوەتە سەر پارێزگای سەلاحەدین بۆ ئەوەی کورد قەتیس بکرێت لەو پارێزگایە ژمارەی کەم بێ و هەمیش هەردوو ناحیەی قادرکەرەم و نەوجول کە ناحیەی قادرکەرەم نزیکەی 86 دێی لەسەر بووە و ناحیەی نەوجولیش نزیکەی 42 دێی لەسەر بووە هەمووی لە 86 تا 88 تەخت کراوە و خەڵکەکەی ڕاگوێزراوە بۆ ئۆردەگا زۆرە ملێکانی وەکو کەورکەسک و بەنیسڵاوە و مەدینە شۆڕش و جێگاکانی تر و خەڵکی شارەکەش بە هەمان شێوە لەوێ تەرحیل کراوە ئەمە بەمەستی کەمکردنەوەی ژمارەی کورد لەو سنوورانە دیارەوە کاریگەری لەسەر ئێمە هەبووە چونکە ئێمە کورد لەو سنوورە زۆرینەی قەزای خورمات بووە بەڵام لەبەرەوەی ئەو قەزای ئەهمیەتی هەبوو بەلای ڕژیمی بەعس و ئەوانەوە هەوڵی داوە بەردەوام ژمارەی کورد لەوێ کەم بکاتەوە و فعلەن ژمارەی کوردی کەم کردوێتەوە و ڕێژەی کورد ئێستا من ناڵێم لە ئاستی نەتەوەکانی پێکاتەکانی ترایە لەو شارە شتی ئەوتۆ لەوانەیە ئەوان زیاتر نییە و ئەو بەشێک لە مەرامی خۆی پێکاوە لە ڕاستیە. بێگومان هەر لە سەرەتای دروستبوونیەوە پەیامێکی زۆر گرنگی یەکێتی و پەیامی جەنابی مامجەلال ئەوە بووە کە خاکی کوردستان هەر لە حەمرینەوە تا زاخۆ خانەقین و بەدرە و جەسان دەگرێتەوە و ئەمە خاکی کوردستانە بۆ یەک چرکەش سازش ناکرێت لەسەری و دەبێت بە پێی سیاسەتی ڕۆژ بە پێی سیاسەتی ساڵ و سەردەم لەگەڵ ئەو خەباتە پەرە پێ بدەین و بە دڵنیایەوە پەیامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ناوچە دابڕاوەکان پەیامێکی نوێیە و بە جوهدێکی تازە هەوڵە درێکە ئەو مافانی کە تا ئێستا لەو ناوچە دابڕێنراوانەیە بەداخەوە کە پێشێڵی ناوچی دابڕێنراو چونکە ئەوە خاکی کوردستانە دەبواە ئێستا ئێمە
کارمان بکردایە بۆ هەرچەنە لە پێشودایمە کاری باشمان کردووە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئاوادانکردنەوەی ناوچە دابڕێنراوەکان و بە دڵنیاییەوە بە سەرکردایەتی نوێ هەوڵی جددی ئەدا لەگەڵ حکوومەتی مەرکەزیە بۆ ئەوەی ئەو مافانی کە لە خەڵکی ناوچە دابڕێنراوەکان زەوت کراوە بۆی کە بۆیان بگێڕینەوە. ئەبێ بەرنامەی تازەمان ئەوە بێ بەڕاستی لە ڕابردووە لە 2003 تا 2017 بەرنمەیەکمان هەبووە و هەوڵمان داوە لەگەڵ هەموو پێکاتەکانە لە ڕاستیە لەوێ بژین، بەڵام بەداخەوە ئێمە لەگەڵ عەرەبە هیچ کێشەیەکمان نەبوو. هەندێک کێشەمان لەگەڵ هەندێک کەسی تورکمان بۆ دروست بوو و نەتیجەگەی ئەوە بوو کە ڕوویداوە بەداخەوە خەڵک لەوێ کوژراوە، خانوو سوتێنراوە، خانوو تەقینراوە. ئەمە کۆمەڵێک شتە هاتە پێش و کێشەی بۆ ئێمە دروست کرد. ئێمە هەرچەندە ئەگەر بڵین بەشێک نەبووین لەوانە چکەوانەی ئەو بەرنامەیان جێبەجێ کرد کە بەشێکیان لە قیادەی تورکمانن، لە هەشتاکانە لە لای ئێمە بوون، لە سنووری ئێمە پێشمەرگە بوون، لە ماڵی جوتیاری کووردا لەوێ خزمەت ئەکران، بۆ دوایی ئەوانە دەرچوون کە ئەو کێشانەیان بۆ ئێمە دروست کرد. بەڵام لەگەڵ عەرەبە بەعەکسەوە ئێمە لەگەڵ عەرەبە قەت عەرەبیە لە لای ئێمە لە سنووری هین پێشمەرگە نەبووە، بەڵام لەگەڵ عەرەبە هیچ کێشەمان نەبووە. بۆیە ئەو حاڵەتە کە ڕوویدا و گەیشتە ئەوەی ئێستش خۆرمات و دەسڵاتی کوردیتیا لاواز بێ، ئێمە بە بەرنامەیەکی نوێەوە ئەچیناوێ و ئەمانەوە لە ڕاستیە ناکرێت، ینی ئەو سێ پێکاتەیە لەوە پێکەوە نەژێ. ئەبێ بەرنامەمان هەبێ و هەوڵ بدەین هەرچەندێ بەشێک لەوانە تا ئێستا کە قیادەی ئەو جۆرە خەڵکاناکەن هەندێک ئەجیندەیان هەیە، ئەجیندەی دشمنکاریە بەداخەوە، بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە لەگەڵ عەرەبی سوننە هیچ کێشەمان نییە، لەگەڵ شاریعی تورکمانی هیچ کێشەمان نییە، لەگەڵ بەشێک لە قیادەی تورکمان هیچ کێشەمان نییە. بۆیە بەرنامەی نوێمان ئەوەیە ئێمە لەو شارە جارێکی تر لەگەڵ پێکاتەکانی ئەو شارە، لەگەڵ عەرەب تورکمان، لەگەڵ ئەوانە جارێکی تر پێکەوە بژین، نە ئێمە ئەتوانین ئەوان دەرپەڕێنین لەو سنوورانە و ئەوان نە ئەوان شەتوانن ئێمە دەرپەڕێنین و بە تەجروبە سەلمێنراوەکە ئەبێ هەمومان پێکەوە بژین. ئەوەی لە بەرنامەکانی ئێمە یەکە وەکو بەرنامەی نوێی ئێمە ئەچینەوە لەو سنوورە ئیشی لەسەرەکەین، ینی بە کورتی ئەمانەوە جارێکی تر هەوڵ بدەین لەگەڵ پێکاتەکانی ئەو شارە پێکەوە دانیشین و پێکەوە بژین. یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بە شێوەیەکی زۆر نەرمونیان و بە شێوەیەکی زۆر سیاسیانە هەوڵ بدا لەگەڵ سەرجەم پێکاتەکانی ناوچە دابڕێنراوەکان کار بکات بۆ ئەوەی کە جارێکی تر ئەو سنوورانە ئەو خاکانە نەکەونە ژێر داگیرکاریەوە و هیوادارم کە لە داهاتوویەکی نزیکە لەگەڵ ئەم حکوومەتە تازایی کە لە عێراقدا تەشکیل کراوە ئێمە کۆنتاتێکی باشمان هەیە لەگەڵیانە و کاری باشمان کردو لەگەڵیانە بۆی کە بتوانین ئەو مافانی کە پێشتر هەمان بووە لە سنووری ناوچە دابڕێنراوەکان لێمان زەوت نەکرێ و هەوڵ بدەین کە هەموو ئەو جوتیار و هەموو ئەو کەسانی کە بێبەش کراون لە سەردەمی ڕژێمی بەعسەوە تاکوی ئێستا کە بەداخەوە لە بەغداد بیرکردنەوە یاخود تەوەجوهێکی بەو شێوەیە نەبووە کە ئەو مافانە بگێڕێتەوە هەرچەنە کاری تێدا کراوە کە ئێمە بێ پەیوەندیمان لەگەڵ بەغا بێ تا بەشێک بین لە حکوومەتی عێراقی لە ڕاستیا بێ پەیوەندیمان تون و تۆڵ بکەین لە بەغا. بۆیە جارێکی تر من پێم وایە بێ ئێمە هەوڵ بدەن پەیوەندی خۆمان باشکەین وەکو مەڵبەندی حەمرین، وەکو قیادەیەکێتی لە خورمات و لە ڕێی سەرکردایەتیەکێتیەوە هەوڵ بووین عیلاقی خۆمان لە خورمات و لەگەڵ بەغا زۆر باشکەین و داوا لە قیادەی یەکێتیەکەین. لێرەوە داواکەین کە هەوڵ بووین ئێمە کۆمەڵێک خەڵکی خاوەن شادەوانەمان هەیە لەوێ لە مەرحەلەی تازە جێی بکرێتەوە وەکو وەکیلی وەزیر، وەکو ئەتوانین بڵین مدیری عام وێ لە خوارەوە شەر ئێمە خەڵکمانەیە جێ و خەڵکانەمان بۆ بکەن و بۆی بتوانین ئێمە پەیوەندی باشمان لەگەڵ بەغا هەبێ و لەگەڵ بەغا ئێمە جارێکی تر کۆنتاکی باشمانە بێت، چونکە بە تەجروبە سەلمێنرا لە هەر کاتێکی پێویستە ئێمە بگەڕێنەوە بەغا و قەزەی کورد لە ڕاستیە لە بەغا چارەسەرەکرێ بێ. خۆمان لەوەی گێل نەکەین بە هەندێک دروشمی بریقەدار و بە هەندێک قسە کە عملی لەگەڵانە بێ لە ڕاستیە خۆمان بەوە فریو نەدەین و ئەبێ باوەڕمان بەوە هەبێت کە کێشەکانمان لە بەغاوە چارەسەرکرێ، تەنانەت کێشەی نەک کێشەی ناوچە کێشە لە سەرەکان کە ئەوە شتی ئەساسی ئێمەیە. سەرجەم کێشەکانی هەرێمی کوردستان و کورد ئەبێ ئێمە لە بەغا دانشین و لەگەڵ قیادەی بەغا ناشین، نا لەگەڵ تورکیا و نە لەگەڵ ئێران کێشەی ئێمە چارەسەر بێ. ئەو تا نزیکترین نمونە ئیستا ئێمە بۆ مەسەلەی
موچە و ئەوانە ئەگەڕێنەوە باغا. کامەش پامێکی ڕوونی سەرکردایەتی یەکێتیە کە بە سیاسەتێکی نەرمی حەکیمانە بە پاڵپشت بەو ئەزمونەی بەو حکمەتانی کە جەنابی مام جەلال بۆ ئەمی بەجێهێشتووە کاری لەسەر کردو هەوڵ دەدەین کە جارێکی تر ئەو سنوورە نەکەوێتە بەردەم شاڵاوی تعریب و نەکەوێتەوە بەردەم شاڵاوی خەڵکانێک کە بە عەرەبی شۆڤێنی یاخود بە خەڵکی شۆڤێنی ناوزەند کراون. کۆتایی هەشتاکان و لە نەوەتەکانە ڕژێمی بەعس کۆمەڵێک عەرەبی تعریبی هێنایە سنووری خورمات و سنووری داقوق و ئەوانە. تا ئێستا توانیمان تا ڕادەیە دیفاعیان لێ بکەین ئەوانە عەقدەکانیان ماوە تا ئێستا عەقدەکانیان هەڵنەوەشێنراوەتەوە ئەوانە عەقدەکانیان ماوە ئەوەشی یەکتر لە بەرنامەی ئێمەیە کە ئەمانەوێ وەکو یەکێتی لەو سنوورە دیفاع لە خەڵکی خۆمان بکەین لە بەغا و هەوڵ بین ئەو عەقدانە کە عەرەبیان هێناوە لەوێ نیشتە جێبوون و کۆمەڵێک ئۆردوگای ئەوانیان بۆ عەرەبەکان دروست کرد کۆمەڵێک ئۆردوگای تعریب و ئەوانیان دروست کرد لەو دی و حەمرینەوە عەرەبیان هێنا کە هیچ شتێکیان لەم سنوورە نیە لە سنووری خورمات نییە هاتون جێگایان پێدان و ئەرزیان پێدان و ئەرزی فەلاحە کوردەکانیان پێدان و فەلاحە کوردەکانیان بۆ جێگایکی تر تەرحیل کرد کە منطقەی سەیاد و ئامرلی و ئەوانەیە بۆیە ئێمە بەرنامەشمان بۆ ئەوەش هەیە ینی بە کورتی ئێمە ئەبێ هەوڵ بووین خەڵکی خۆمان بە خاکەوە بەسینەوە. ئەمەوێ ئاماژە بە شتێک بدەم ئەو لە سەردەمی جەنابی مام جەلال کە لە بەغا بوو بڕوا بکەن سەرجەم ئەو خاڵانە سەرجەم ئەو کارانە بە یاسا کاری لەسەر کرابوو. ئێمە توێژینەوەی بکەین بزانین لە بۆ نمونە لە 100 ساڵی ڕابردووە ئێمە چەند لە پاشەکشە بووینە لەو سنوورانە و هۆکاری پاشەکشەکەمان چییە لەو سنوورانە و عیلاج چییە بۆ ئەوەی ئێمە نەک تەنها لە سنووری خورمات و بەڵکو لە سنووری داقوق و جەلەولا و قەرەتەپە و جەبارە و خورمات و کەرکووک و تاگاتە پردێ ئەوانەشە یعنی ئێمە من پێم وایە لە 100 ساڵی ڕابردووە بەردەوام بۆ نمونە لە ساڵی 2023 و 2056 تا ئێستا نزیکەی 2500 خێزانی کورد خورماتووی بەجێهێڵەوە هاتوۆتە کەرکووک ئەمە هۆکاری هەیە لە کاتێکا ئێمە لەوێ دەسڵاتدار بووینەوە کورد لەوێ بووە ئەمە کۆمەڵێک هۆکاری هەیە بۆیە ئێمە بەنیازین بە پشتیوانی قیادەی نوێ و بە پشتیوانی هەردوو بەڕێز هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و لە ژێر دروشمی نوێبوونەوە نیازمانەیە جارێکی تر بچینەوە خورماتوو و لەوێ بەرنامەی نوێ یەکێتی بە دیدی نوێ بە بەرنامەی نوێ بە ئایدایەکی نوێ و بە کردەوە لەسەر ئەرزی واقع ئەو دروشمانەی کە یەکێتی هەیەتی لەسەر ئەرزی واقع هەوڵبووین بیچەسپێنین و پشتیوانی خەڵکی خۆمان بین. هەموو سەرکردایەتی یەکێتی کۆکن و تەبان لەسەر ئەوەی کە بە هەموو شێوەیەک ئێمە کاری لە پێشینەمان جێبەجێکردنی مادەی 140 بێ. بە خورماتوو موقعێکی گرنگی هەیە مەجموعەیەک پارێزگا بەخۆیە بەسێتەوە بە یەکە بەسێتەوە ئەوە سەلاحەدین و ئەوە بەغا و ئەوە دیالا و ئەوە تا ڕادەیە کەرکووک و سلێمانیش ینی موقع جغرافی گرنگی هەیە خورماتوو بۆیە بەردەوام حکوومەتی بەعس و خەڵکانی تریش گرنگیان بەو شوێنە داوە و هەوڵیان داوە جێپێی کورد لێش بکەن لەو سنوورە بەڵام ئێمە هەم لە ساڵانی پێشمەرگایەتی و ئێستاشی لەگەڵا بێ و یەکێتی نیشتمانی کوردستان ئەو حیزبەیە کە بەردەوام داخۆشی لەو سنوورە کردووە و خوێنی بەخشیە بۆ ئەوەی کورد لەوێ بمێنێ بۆیە من لێرەوە پێم وایە تا ئەو خاکەی کە ئێمە لەسەری بین ئەوە خاکی کوردستانە بەڵام ئەگەر ئێمە لەسەری نەبین خاکەکەی شەکەوێتە مەترسیەوە لە ڕاستیە بەداخەوە ئێمە ئێستا لە خورماتووە تا سنووری حەمری نزیکەی 40 بۆ 45 کیلۆمەترە ئەو سنوورە کەم خێزانی کوردی تایە بۆیە یعنی مەترسیەکەوێتە سەر خاکەکەش لە ڕاستیە بۆیە ئەبێ هەوڵ بین ئێمە خەڵکی خۆمان بە خاکەوە بەستینەوە و دعمی ئەو خێزانە کوردانەی کە لەوێ دانشن دامی خەڵکی خۆمان بکەین و لەگەڵیان نابین و پشتیوانیان بین و جێیان نەیەڵین بۆ ئەوەی بتوانین ئەو سنوورانە بپارێزین کە ئەو سنوورە لە ڕاستیە هەم دەواازەی کوردستانە هەم دەواازەی کەرکووک و ئەوانەیە خوانەخواستە ڕۆژێک لە ڕۆژان ئەو سنوورانە بکەوێتە مەترسیەوە و ژمارەی کورد زۆر کەم بێتەوە لەو سنوورانە من دڵنیام شوێنەکانی تریشەکەوێتە مەترسیەوە. مادەی 140 لەو مادانەی کە لە دەستورە
تەسبیت کراوە و هیچ کەسێک ناتوانێت نکۆڵی لێ بکە و هەموو هەوڵ و کارێکشمان بۆ ئەوەیە کە مادەی 140 جێبەجێ بکەین بەڵام مادەی 140 چەند ڕێگایەکی هەیە دەبێت یەک بە یەکی ڕێگاکان بگرینە بەر و بە دڵنیایەوە سەرکردایەتی نوێ یەکێتی یەکێک لە پەیامە هەرە گرنگەکانی ئەوەیە کۆڵ ناداوە سازش ناکەوە کاری بۆ ئەکا لەسەر جێبەجێکردنی مادەی 140 چونکە ماف دەگەڕێتەوە بۆ خاوەن ماف هەموو ئەو کەسانی مافیان لێ زەوت کراوە مافەکانیان بۆ دەگەڕێتەوە. چلو پێنجەمین ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا پیرۆزبایی گەرم ئاراستەی کەسوکاری شەهیدان کەسوکاری ئەنفال پێشمەرگە دێرینەکان کە مەندامانی سەنگەر سەرجەم ئەندام و دۆست و لایەنگرانی یەکێتی و چین و توێژەکانی کۆمەڵی کوردەواری یەکەم پیرۆزبایی لە ڕۆحی پاکی جەنابی مام جەلال دەکەم و لە سەرجەم کەسوکاری شەهیدان و لە شەهیدە سەربەرزەکانمان و لە سەرجەم کادر و هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە سەرجەم گەلی کوردستان و بە دڵنیاییەوە هەمومان دەبێ سوپاسی خوا بکەین کە لە کاتێکی زۆر زەروردا و لە کاتێکی زۆر گرنگدا یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو بۆیە من لێرەوە پیرۆزبایی لە جەنابتان و لە خۆمان و لە سەرجەم خەڵکی کوردستانەکەم ئەمە یەکەم یادەکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی نوێبوونەوە یادی دەکاتەوە هیوادارم کە بتوانین پەیامێکی گشتگیر و پەیامێکی تۆکمە بدەین بە خەڵکی کوردستان بۆی کە پێیان بڵین ئێمە هەمیشە خزمەتکار و هەمیشە پاڵپشتی مافی ڕەوای هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستانین و دڵنیام کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کارە دەکا و پێم خۆشە لە میادەدا یەک پەیامێکی تیژ بڵێم ئەوەیە کە ئێستا بە خۆشحاڵیەوە بە خۆشبەختانەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەک پەیام و یەک هەڵوێست و یەک دەنگ و یەک ڕەنگە لە سەرجەم ئەو بڕیارانی کە دەدرێ و لە سەرجەم ئەو کارانی کە دەیکا هەمومان پێکەوە ئینشاءڵڵا بەرەو سەرکەوتن و بەرەو دابینکردنی مافە سەرەتایی و مافە ڕەواکانی گەلی کورد.